بانی باش سپێدە باش من هاژە غەفورم خۆشحاڵم کە ئەم بانش بە دیداری ئێوەی بینەر و بیسەر شادەبم بۆ هیوام کە ڕۆژێکی تەواو خۆش و پڕ زەردەخەنە و خۆشی بەڕێ بکەن. هەڵبەت بە یارمەتی هاوکارانم بەرنمەیەکی چاکمان بۆ ئامادە کردو وێڵم بەرنمەیەکی چاک چونکە بڕگە و بابەتی زۆر باشی تایە قسە لەسەر هەندێک بابەتی گرنگ و هەنووکەی و ژیانی تایبەتی خۆشمانەکەینی ئەتە ژیانی هەر یەکێک لە ئێمە. سەرەتاش سەرنجتان بۆ ئەوە ڕاکێشم کە لە پرۆگرامی ئەمڕۆمان باز لە بازاڕی بە ساڵاچوانی زاخۆ دەکەین کە ڕۆژانە بەیەکەوە کۆبنەوە کڕین و ئاڵوگۆڕی سەیریش ئەنجام دەدەن. بۆ نمونە تەسبیح هەبووە لەو بازاڕە نرخەکەی گەیشتۆتە $40,000. بەهۆی گرنگیدانی زۆریان بە خوێندنەوە مامۆستا و قوتابیانی قوتابخانێکی هەڵەبجە بڵاوکراوەیەکی مانگانەی تایبەت دەردەکەن. لێکۆڵەرێک بۆ ڕێگرتن لە ناوچوونی نەریتی نەتەوەی ئاکا گروپێکی پێکهێنا و ئاکایەکانی دارستانەکانی کۆنگۆش بە گۆرانی و هەڵپەڕکێی نەریتی گزارش لە ئازارەکانیان دەکەن. حکوومەت هێرەمی کوردستان بۆ گرنگیدانی زیاتر بە کەرتی پەروەردە و لە ڕێگەی پرۆژەی گەڕاندنەوەی قوتابیانی دابڕاو لە خوێندن بە هەزاران قوتابی دەگەڕێنێتەوە بەرخوێندن. پرۆژەکە بە شێوەیەکی مەیدانی لە هەرێمی کوردستان و لەسەر ئاستی پەروەردەکان لەلایەن وەزارەتی پەروەردە و ڕێکخراوی یونیسف جێبەجێکرێت. کوردستان 24 بە شێوەیەکی مەیدانی دەچێتە یەکێک لە گوندەکانی سنووری پارێزگای هەولێر و لەگەڵ لیژنەکە چیرۆکی گەڕانەوەی دوو خوشک کە وازیان لە خوێندن هێنابوو دەگەڕێنێتەوە. یەکێک لە گوندەکانی سنووری پەروەردەی خەوات هاتووینەتە ماڵی مام سەباح کە دوو لە کچەکانی وازیان لە خوێندن هێناوە. گفتوگۆیان لەگەڵ دەکرێت بۆ ئەوەی بگەڕێنەوە خوێندن. سەیران و سۆزان کچەکانی مام سەباحن. سەیران لە پۆلی 8 و سۆزان لە پۆلی 9. مام سەباح داوا لە کچەکەی دەکات بگەڕێتەوە بۆ قوتابخانە. بەخۆی هاتە دەرێ گوتی من ناچم ئەم پێم گوتم هەرۆ لێرانە لێرە قوتابخانەی لێرە تەواوکە ئەو جەهنچێ گەوازش لێ بینی مشکلە نییە بەرێ با بگەڕێتەوە بخوێنیت لەبەرەوەی هەر ئەوە خوێندنەکە پێویستی بە ئەوەترە لە ڕۆژ دادێتن ئەوە ئیشێکی بەو ئەوەیە دەبیتن خوێندنەی بەڕاستی ستافاکە زۆر باشە زۆر پێویستە بێن مەسەل لە گوندان بگەڕێن قوتابیەکان بگەڕێنەوە مەکتەبەکان. سەیران ڕازی بوو بگەڕێتەوە خوێندن ئەو دەیەوێت لە داهاتوودا ببێت بە مامۆستا. سەیران لە پۆلی چەند وازت هێنن؟ 8. باشە ئێستا دەتوێت بگەڕێیتەوە مەکتەب؟ بەڵێ. لێ ببی بە چی؟ مامۆستا. ببی بە مامۆستا؟ لەگەڵیان دەچینە قوتابخانە بۆی بەڵگەنامەکانی دەستکردنەوە بە خوێندن پڕ بکەنەوە. سۆزان دەچێتە پۆلەکەی خۆی و یەکەم ڕۆژی دەستپێکردنەوەی خوێندنێتی. ئەو دەیەوێت لەو قوتابخانەی لی دەخوێنین وەکو سەیرانی خوشکی ببێتە مامۆستا. پۆلی 8 بوازمێنە ئێستاش پۆلی 9 هەستێکی خۆشم هەیە. بەردەوام ببی لە خوێندن؟ بەڵێ مامۆستا. ببی بە مامۆستا. هەر لەم قوتابخانەیەش دەبێت. باش کاتو بەردەوام بیت. بەڵێ. پرۆژەی گەڕانەوەی قوتابیانی دابڕاو لە خوێندن پرۆژەیەکی درێژخایانی وەزارەتی پەروەردەی حکوومەتی هەرێمی کوردستانە بە هاوکاری ڕێکخراوی یونیسف جێبەجێ دەکرێت و لەسەر ئاستی هەموو پەروەردەکان لیژنەی بۆ دروستکرا و بە شێوەیەکی مەیدانی ماڵ بە ماڵ دەگەڕێن. پرۆژەیەکی
گشتگیرێ لە 11 پەروەردەدا ئەم پرۆژێ بە ناوی پرۆژەی گەڕانەوەی قوتابیان بۆ فێربوون واتە ئەو قوتابیانە کە جیان هێشتووە خوێندن لەم ساڵ و ساڵدات و ئێمە بازنەی دیاریکراومان هەیە بە پێی تەمەنەکان ئەو قوتابیانە دەگەڕێنەوە چارچێوی دیاریکرایشمان هەیە ئێمە وەکو ستافێکی 12 کەسی ئامانجی پرۆژەکە گەڕانەوەی 7000 قوتابیە بۆ خوێندن لە سنووری پارێزگای هەولێر تا ئێستا زیاتر لە 4000 قوتابی دەستنیشان کراون و نزیکەی 1200 قوتابیش گەڕێنراونەتەوە بەرخوێندن. ڕێناس سەعالی کوردستان 24 گوندی گۆپاڵ سنووری ناحیەی دارەشەکران. بێگومان لە جیهاندا ئێستا باس لەواکرێ بە تایبەت ڕێکخراوی یونسکۆ باسییان لەوە کردووە کە چەنە یاخود بڵێن ملیۆنەها خوێندکار و قوتابی لە خوێندن دابڕان بە تایبەت سەبەبی هەرە گەورەی کۆرۆنا بوو بەڵام هۆکاری دیکەش هەیە هەڵبەت کوردستانیش ئەگەر دەست پێشخەری نەکردبێ لە ئاست ئەو هەوڵانەدایە کە جیهان ئێستاوێت قوتابیان بخەنەوە بەرخوێندن جا بە هەر هۆکارێک دابڕاوە. من ئێستا قسە لەگەڵ بەڕێز دیدارستارەکەم کە میوانی ستۆدیۆ لەگەڵمانە بەڕێزیان ڕەنماییکاری پەروەردەیی و هەروە سەرۆکی تیمەکەشن زۆر بەخێر بێ کاک دیدار بەیانێکی باش زۆر سپاس. سەرەتا کورتەیەکی ئەو باسی تیمەکەتمان بۆ بکە بزانین چۆنە و لە کەیەوە دەستان بەکار کردووە. ئەو پرۆژەیەمان لەلایەن ڕێکخراوی نەتەوە یەکگرتووەکانی ئەمریکا بە ئامانجی وەزارەتی پەروەردە لە سنووری 11 پەروەردە کار لە سەرگەڕانەوەی ئەو قوتابیانە دەکات کە وازیان لە خوێندن هێنایە بۆ ناوەندەکانی خوێندن. ئێمە وەکو پەروەردەی خەبات تیمەکی 12 ڕێنمایی کاری پەروەردەین ئیش لەسەر ئەو بابەتە دەکەین بۆ ئەوەی سەردانی ئەو ماڵانە بکەین کەوا قوتابیەکانیان وازیان لە خوێندنی هەیە بیان گەڕێنەوە بەرخوێندن. وادەی کار پێکردنمان تەقریبا نزیکەی 40 ڕۆژێک دەبی دەستمان پێکردیە پەروەردەی خەبات 50 ئامانجی پێکە یعنی دەیەوێت سەردانی 500 کەس بکە بۆ کەسانی کە وازیان لە خوێندن هێنایە تا ئێستا نزیکەی 427 کەس سەردانمان کردوون و خۆشبەختانە 182 کەس گەڕاینەوە ئەوانی ترکە نەگەڕاینەوە هۆکارەکانی زۆرا زۆرن هەریەکە هۆکارێک تایبەت بەخۆی هەیە زۆربەی ئەو کەسانش کە ئێمە ژمارەی تەلەفۆنەکان لە سیستەم داخل کرایە چالاکن تەلەفۆنیان بۆ دەکەین زۆربیان تەلەفۆنەکان وەرناگیرێن. بەڵێ باشە کاک دیدار درەنگ نییە بۆ دەست پێکردنی ئەم پرۆژەی ئێوە چونکەوە امتحاناتی نوێی ساڵ کۆتایی یاخود دەست پێ کات و هەندێک لە قوتابخانەیەکان کۆتایی هاتووەیت بەگشتی پرۆسەی خوێندن واگاتە نیوەی درەنگ نییە بۆ ئەوەی کەەوە خوێندکارانە ئێستا دەست پێ بکەن. بەڵێ دەبواە زووتر ئەو کارە بکرایە بەڵام کە وەزارەت پەروەردە بە هەمانجی لەگەر ڕێکخراوی یونیسێف دەستیان بۆ پرۆژەیە کرد پرۆژەوەی گەڕانەوەی قوتابی بۆ خوێندن کاتەکەی کەمەک درەنگە بەڵام لێرەشدا باشترە لەوەی هەرنەستەوە خوێندن یعنی باشترە لەوەی هەلە دەرەوە بیتن ڕاستە کاتەکەی کەمەک درەنگە زۆربەی بەڕێوبەرەکان ئەو پرسیارەمان لێ دەکەن ئێستا ئیمتیحانی نیوە ساڵوا دەست پێ دەکات و ئەمە چ لەو تەلەباوە نابکەین ئێستا وەکو معلوماتێک لەو بەڕێوبەرانەی کەوا قوتابی دابڕاوندراویان دەگرێتەوە ناو قوتابخانە سێ ئەگەر هەیە لەو قوتابیانە کە ئێستا دەچنەوە قوتابخانە یان ئەوەی ئەگەر هاتوو کاتەکەما دەرفەت هەبوو ئیمتیحان لەسەر 20ەکە دەکەن یاخود کۆرسی دووەم وەرزی دووەم بە دوولایان حیساب دەکرێت ئەگەری سێم هەیە لەوانەیە لە کۆتایی ساڵ لە 100 ئیمتیحان بکەن بۆیە باشترە لەوەی هە لە ماڵەوە دانیشن یاخود لە شوێنەکانی تر بن باشترە بچنەوە ناوەندەکانی بەرخوێندن ڕاستە کاتەکەی درەنگە دەبا زووتر بکرێتن بەڵام پرۆژەکە بڕێک تاخیر چۆ بواری جێبەجێکردن. کاک دیدار ئەوانەی کە دابڕاون لە خوێندنە قوتابیانە کچن یان کوڕن زۆربیان وڵی عسب کۆمەلگایەکە ئێستا و سنوورێکە ئێمە کاری لێ دەکەین زیاتر کچن زیاتر هۆکاری چیەکە هۆکارەکەی دوو هۆکاری سەرێکی ئەمن وەکو ڕێنمایی کارەکە ئێستا ینی تەرکیزم لەسەری کردی یەکەمیان چاولێکەریە یعنی منداڵەکە ئالوودە بۆ بە سۆشیال میدیا تا سعات 2 شەو 3 شەو ناخینیتن سەیری ئەو ڤاینەر یوتیوبەر و نازام کۆمەڵک بەرنامەی تر هەیە دەکاتن بەیانیان تااقەتی نییە بنوێتن بەخەبەر بێتن عفۆن هۆکاری دووەم دوو پەروەردەییە دوو پەروەردەی یعنی ئێستا ئەمە سەردانی زۆر لە ماڵەکانمان کردیە داکو بابەکە دێنەمە چی لێ بکەین با کەیف خۆتی ئەگەر دەچیان ناس ینی ناکرێ
پەروەردەی داکو بە بەو شێوازێبی برێت چ لە منداڵش بکەم دەچی یان ناسی یان ئێستا منداڵە باش و خراپی خۆی تاڕادەک لێک ناکاتەوە نازانی مستەقبەلی خۆی چیە دەبی ئەها زەختەشان لەسەر بکاتن لە ئەوی بیان گەڕێنەوە بەرخوێندن یاخود داکەکە دەی لی گەڕێبانە چتنی ینی دوو پەروەردەی پێ دەڵێن ئەوە بۆیە منداڵەکە حەزی خوێندنی نابێ بەڵام ئێمە وەکۆ دوازە ڕێنمایەکاری پەروەردەی خەبات پێش دەستپێکردنی ئیشەکە کۆبنەوەمان کرد ئامانجی خۆمان بەڕوونی دیاری کرد ینی نەک هەر ئامانجمان ئەوە بێ ئێمە سەردانیان بکەین پێیان بڵێن کاکە فۆرمەکمان پێ دەتانەوێت بگەڕێنەوە یان ناتانەوێت بگەڕێتەوە ئەگەر بگەڕێتەوە ئەوە بەڵێ لێت دێن ئەگە نەگەڕێتەوە نەخیری لێت دێن ئێمە ئامانجی ئەومە بە هەر نەوعەکبی حەزی بۆ دروست بکەین حەزی لە دروست بکەین ینی زۆر جاران داک و بابەکان یان قوتابیەکان دەڵێ ئێمە بگەڕێنەوە دەبینێت چێکا چەند قوتابی تەخەڕوجی کردی لەسەر جادەکان کەتینە ئەمن دیوەکەی تریان نیشان دەدەن یان ئێمە بۆ نمونە ئەتوەگە تاکێک لە کۆمەلگا وەربگری خەریجبی کۆمەڵک مەهاراتی هەبی کۆمەڵک لێهاتووی هەبیتن وەکو زانینی زمان زیاتر لە زمانی دایکرد یان زانستی کۆمپیوتەر یاخود بە شێوازێکی جوان ئەتەچێتێکی جوان قسە بکە بتوانانی ڕۆڵی سەرکردایەتی بژێڕی پەیوەندیەکی کاریگەر دروست بکە بە دەگمان حاڵەتی وا هەیە بێکار بێتن هەلی کاری زیاتر هەیە یان ئەم فێریان دەکەم پێیان دەڵێم ڕێنمایان دەمێ ئەگەر تۆ چیەوە بەرخوێندن لەگەر خوێندنەکەت کۆمەڵک لێهاتووی هەیە ڕۆژانە ئەبێ فێری بی بۆ نمونە پەیوەندیەکی کاریگەر بتان لەگەڵ بەرامبەر و دەوروبەر دروست بکەی ڕۆژانە هەوڵی فێربوونی زیاتر لە زمانێک لە زمانی دایک بدەیت کە تەواوت کرد ئۆتۆماتیکیان کارت دەست دەکەویتن ڕاستە باشە جاران زۆر جارە وترا خێزانەکان ڕێگرن لەوەی کە کچەکانیان بچنە خوێندن ئایا هۆکاری لەم شێوە هەیە هیچ خێزانێک هەیە کە تا ئێستا لەو ئاستدا بێ کە پێی وابێ خوێندن بۆ کچان گونجاو نییە یاخود ڕێگریان لێ بکەن خۆشبەختانە ئەم حاڵەتانە کەم بووە بەڵام لە سنووری پەروەردەکە ئێمەش ناڕاستەخۆ حاڵەتانە بووە یعنی من تەلەفۆنم لۆ کە سوکاری قوتابی کردی قوتابیەکە کچ بووە یعنی بە زمانێک جوابی داینەوە ینی خۆش نەبووە ینی تەلەفۆنم لۆی کرد گوتم جەنابەت بابی فلانی دەمانەوەی ئاسانکاری لۆ بکەین بینێرینەوە قوتابخانە ئەو بابەتانە وتی وڵی ئەمە لەناوەمە کچ فێری خوێندەواری بی دەگەڕێتەوە ینی پۆلی شەشی سەرەتایی تەواو دەکە و دەگەڕنەوە بەڵام ئەم حاڵەتانە شازن نابیتەوە بەڵام بە عام ینی زیاتر هانیان دەدەن ڕێگریان نینە لە ئەوی بگەڕێنەوە بەرخوێندن بەڵام هەیە قوتابیەکە بخۆ دێ لە حەزم لێ نیە بخینم و تااقەتم نییە و نازانم کۆمەڵک خۆکاری سیر و سریان هەیە تایبەت بە خۆیان بۆی ئێمە وەکو ڕێنمایی کار هەتێ ئێستا زۆرترین هەوڵی خۆمان داوە لە ئەوەی بتوانین قناعەتیان لۆ دروست بکەین یاخود حەزی خوێندنیان بۆ دروست بکەین باشە بیانووی مادیان هەیە هەتێ ئێستا لە سنووری پەروەردەی مەچەند حاڵەتەکە بووە کێشەی داریان هەبووە ئەوەی زیاتر ئێمە دیراستمان لەسەر کردی هۆکارەکانمان ینی بخت کردەوە هەمووی ئاڵودەبوونە بە سوۆسیال میدیا و پەروەردەی ناتەندروستە یعنی دوولایەنەیە منداڵەکە حەزی خوێندنی نییە یەکسەر بابەکە یعنی ئێستا من لە گوندێک لە گوندەکانی دەوروبەری ناحیەکە وەرگۆسک بووین پەیوەندیم بە باوکە کرد سێ منداڵی گەڕابەوە خۆم پێناساند و ستافەکەم پێناساند و سەردانی ماڵیمان کرد هەر سێ منداڵەکەمان هینا ینی خەریک بوو قناعەت لۆ منداڵەکانمان دروست دەکرد بابی یەکسەر قسەی دەکرد دەلەی گەڕێ وەڵا تااقەتی نییە بچی ئەوە هادەکانی بۆ خۆی ڕێگا خۆشکەری بۆ دەکرد لە ئەوی نەستە مەکتەبێ نەمانتوانی قناعەتی لۆ دروستکەین ینی هاوکارمان نەبوو ئێستا ما ئەگەر ئەو ستافەکە ئیش دەکەین لە هەموو پەروەردەکان نەکرد پەروەردێمە ینی ئەبێ کە سوکارەکانیشان هاوکاری ئێمە بن باشە کۆڵیان لێن کە ئیتر باوکەکە وای وت و بەڵام منداڵەکە حەزی کرد یا خۆتە زای ڕای مناڵ یاخودە بڕیارەی کە مناڵی بە ئەیداد لەوانەیە زۆر زوو بگۆڕێت بەڵام ئەگەر باوکەکە کاریگەری هەبێ لە سەری ئێوەی تر کۆڵی لێن وازە ئەمە یەکەم شت کە پەیوەندی پێوەکەن ئەبێ ینی موافقەی وەلی ئەمرەکەی وەرگین کە سوکارەکەی وەرگین ئایا دەتەوێت بستۆ بەرخوێندنیان ئێستا ئەگەر موافقەی کە سوکارەکەی وەرگین و ئامادە نەبی برێ من منداڵەکەم نانێرمەوە بەرخوێندن ئەمە هیچمان پێ ناکرێتن کەینێ موافقەی وەلی ئەمرەکەمان وەرگرت کە سوکاری ما وەرگرت کە گوتی ئامادەمە بینێرمەوە قوتابخانە ئەو جامە تەواوی ئاسانکاریەکانی لۆ دەکەین حەزی لۆ دروست دەکەین دێنێرینەوە ناوەندەکانی خوێندن باشە ئامارێکتان لایە کە تاسە چەند خوێندکار چەند قوتابی لە هەموو هەرێمی کوردستانە دابڕاون لە خوێندن سەروی ئەمن وەکو ئاماری ڕێیسی برێن چەند کەسە سەروی هەزارە لە پەروەردەکەی ئێمە زیاتر بەڵام ئەو ئامارێک کە ئەمە کردیتمانە ئامانج 500 کەسە 500 کەسمان کردە ئامانج لەو ماوەی کە لۆیان دیاری کردینە لە ماوەی تقریبا بەردەوامە بن ئێستا لە ساتەکانی کۆتایینە چەند ڕۆژێکمان مایە 427 فۆرممان کردی یاخود 427
27 سەردانمان کردیە 182 کەسمان گەڕاندێتەوە ناوەندەکانی خوێندن خۆشبەختانە. کۆرۆنا هۆکار بوو بۆی کە دابڕاون نێنەوە یەک قوتابخانە 5 قوتابیان وازی هینابوو پارساڵ هۆکارەکەی کۆڕۆنا بوو، ینی ئەوانیش تازە هاتبنە بەرخوێندنە سیستەمەکە ڕۆژێک ناڕۆژێک بوو دەوام تەناوب بوو لە قوتابخانەکان کە سوکارەکانیان گەڕان بۆ بەڵام خۆشبەختانە ئەوانیشمان هێناوە ناوەندەکانی خوێندن. زۆر سپاس کاک دیدار سەر بە هیواین کە بەردەوام بن لە پرۆژەکەتان بۆی تەواوی ئەو خوێندکارانەش کە دابڕاون بگەڕێنەوە. سپاس بۆیەوەش. بە ساڵاچوانی زاخۆ لە ناوەندی شار بازارێکی تایبەت بەخۆیان هەیە و ڕۆژانەش لێ بێ کۆکۆ بنەوە بیرۆریەکانیان نەگێڕنەوە لەگەڵەوەشا کڕین و ئاڵوگۆڕی سەیری ژەنجامەیەن جا کۆڕ و کۆبوونەوەی ئەو بە ساڵاچوانە تاموچێژی خۆی هەیە خودت قسەی زۆر خۆش ئەەکەن و چونکە بە ئەزممویشن. بۆ نمونە لە کاتی ئەو مامەڵەکردنەیە خۆت ئەو کڕین و فرۆشتنی هیانە زۆرجار تەزبیح ئەفرۆشن تەزبیح هەبووە کە لەو بازارە نرخەکەی گەیشتۆتە $40,000. با بەیەکەوە سەردانێکی زاخۆ بکەین بزانین لەوێ بازاری بە ساڵاچوان چ ئاڵوگۆڕێکی تیاکرێت. بازارێکی جودایە لە زاخۆ. تایبەتە بە کەسانên دانعەمر ku ew têda rojane lê kom dibin û bazar û mijarên taybet bi xwe ve behez dikin û bi vî awayî rojên xwe derbas dikin. زاخو همه هر کن ببین خدا جانش دوی که پیرامون هندیکتین ها تزبیال هاتین تالیس ها تزبیال هرات بروشین خواه سلیمانی جتین هر آره ولی ما به جه تقاعت آنه همه تدی بگه تقاعت آنه براته بنو باطال نو مال و صبر و ناید اما خوش بیر بات کنه هر ام تو دفعه بالا صبر ما بمیرو بیت تم تن دار تزبیال که فلانه که حتی باید خوش بیر بات ام سلامات Di bazarîda gopal û gustîrk û kêrik û herî diyar û zor tizbî têne firotin û alûgorkirin. Bihayên wan jî cuda û seyrin. Bi rengekê ku tizbî hebiye di vî bazarîda bihayê wî gihiştiye $40,000. حتی 4 دفترات تزبیه خودی 4 دفتر دانی ندا رق عبدالرحمن حاج احمد بی چراخه 4 دفتر دانی ندا تزبیه های دو که میلیون کی میلیون و 500 600 700 وقفی افکار بد دستی بده 10 ورقه و تزبیه می کردستانی هر تزبیه سوری جی ترکایی تازه تر ماده تزبیه ما ماده اصیله ابون تشتا خودم مشاب ولاترین سوکتین عالم مثلا دی محتاج بود ولا تو تزبیه منو کری بله چندی پنده از مثلا پوری بود گوشتن ساعتن افتشتن Ev bazar li senterê bajêra Zaxo dikeve ku têda rojane dan emrin hev jî û hev hizr û hev bazar û mijar lê kom vedibin. Ji rewş û xweşiya vî bazarî jî gelek caran genc jî di navda têne dîtin. İslam Yusuf Kurdistan 24 Zaxo. ئیترەوەش بازارەکەی زاخۆ بوو کە بڵێن کەسانی بە ئەزمون نەک بە ساڵاچ و کەسانی بە ئەزمون لەوێ تر ئەزمموی ژیانیان کردو بە جۆرێک لە جۆرەکان و ئەتوانن لەوێ دڵخۆشی خۆیان جا ئەگەر لە ڕێگەی تەسبیحێکەوە بێ چنێک پارەی پێبن یاخود چنێکیان لێ دەست بکەوێ ئەمە گرنگەکەی لەوەیەوەکو هیوایەتێک بەکارێنن. بابەتێک هەیە ویش گۆڕانکاریە لە ژیانمان زۆر گرنگە بە تایبەت بۆ کەسانێک کە دووچاری بێهیوایی بێمتمانەی بوونەتەوە لە هەموو دەوروبەرەکان نازانن چی بکەن یاخود بێهیوە گلەی لە حکومەت هەیە گلەی لە ماڵەوە هەیە لە شتەکانی هەیە لە دەوامەکەی ئەچێتە دەوام بێت تااقەتە هەستەکە هەموو شتەکانی دووبارەیە
هەموو شتەکان بە جۆرێک لە جۆرەکان وای لەکە کە بێزاری بکات بەڵام ئەمانە بە تایبەت بۆ کەسانە کە دووچاری ئەم حاڵەتە بوونەتەوە گۆڕانکاریکردن لە ژیانی ڕۆژانیان جا ئەگەر گۆڕانکاریکی زۆر کورت و بچووکیش بێت بێگومان هەنگاوی زۆر گەورەی بەدواوە بێت بێگومان واکات کە لەو دۆخە ئەگەر دەریش نەچێت بەرەو باشتر بوون بڕات هەوڵی زیاتر باشتر بوون بات ئەم بابەتە لەگەڵ دکتۆر سێوین عەلی کە ڕاهێنەری گەشەپێدانی مرۆییە زیاتر باز دەکەم تاوەش بتوانن ئەگەر بتانوێن گۆڕانکاریەکی بچووکیش لە ژیانتان نابکەن لەم ڕۆوە دەست پێ بکەن دکتۆر بەخێر هاتی زۆر سپاس بەخێر بێ بۆ پرۆگرامی بەیانی 24 زۆر سپاس دکتۆر جارە پێم بڵێ سێوین یعنی چی زۆر ناوێکی خۆشە سێوین ناوەکە تورکیا مانای دڵخۆش بە دڵخۆش بە ئینشاءالله ئەگەر بە ئینگلیزی بە سپێلینگەکەی بە ئای بنووسی ناوەکە ئەگەر معنایەکە ئەگەر بە ئی بنووسی معنایەکە یەکیان دڵخۆش بە یەکیان محب ینی ئەو کەسێک کە خەڵکی خۆش دەوێیان کەسێکی خۆش بێگومان تۆ شوای هەموو کەس خۆش بۆ هیوایە خۆشەویستیش بیت هەمیشە لە ناو کۆمەلگا دکتۆر پێمان بڵێ چۆن بتوانین گۆڕانکاری لە ژیانمان بکەین حتا ئەو کاتی ئەگەر بێهیوان نەبین ئەگەر بێزاریش نەبین بەڵام گۆڕانکاری پێویستە چۆن بتوانین ئێمە گۆڕانکاری لە خودی خۆمانەوە لە ناخی خۆمانەوە دەست پێ بکەین و گۆڕانکاری لە ژیانە بکەین دەستخۆش پێشەکی سڵاو لە جەنابەت و لە بینەرەکانی کەناڵەکەتان سەرەتا با بزانین گۆڕانکاری کاتێککە دەڵێن گۆڕانکاری مەبەستمان چیە لە گۆڕانکاری کاتێک کە دەڵێن گۆڕانکاری مەبەستمان ئەو گۆڕانکاریە پۆزیتیڤانەیە کە دەمانەوێت لە ژیانی خۆماندا بیکەین و یارمەتیمان دەدا بۆ بەدەستێنانی ژیانێکی باشتر بەرهەمدارتر و بەدەستێنانی ئەو ئامانزانەی کە دەمانەوێت ئەو ژیانەی کە هیوامان بۆ هەبووە دەمانەوێت بەدەستی بێنین بۆی هەوڵ دەدەین کە گۆڕانکاری بکەین ئەوەش لە ژیانی کەسی خۆمان بێیان لە ژیانی پیشەیی بێتن چۆن بتوانین ئەو گۆڕانکاریانە بکەین ئەوە زۆر هەنگاوی دەوێتن پێشەشی بەوەی دەست پێ دەکا کە ئەمە بڕیار بدەین کە گۆڕانکاری بکەین دوایە کە دەبی دیاری بکەین لە چ لایەنێک دەمانەوێت گۆڕانکاری بکەین لەوانەیە کەسەکە زۆر پێویستی پێ بەوەی نییە لە هەموو لایەنە گۆڕانکاری بکە لەوانەیە تەنانەت بەشێک لەوانەیە لە ژیانی ئەوەی زانستی خۆی ئەکادیمی خۆی زۆر سەرکەوتوبی لایەنی ئابووری سەرکەوتوبی بەڵام دێتە لایەنی تەندروستی لەوانەیە ڕازی نەبی لە خۆی بەو شێوەیە نەبی کە خۆی دەیەوێت بەو شێوەی نەبی کە هیوای خواستیە بۆ خۆی خاصەتەن کە کەسێک بەرەو تەمەند دەڕواتن و تەرکیزی لەسەر بەدەستهێنانی ئامانجی دیکە جاری وایە هەندێک لایەنی دیکە فەرامۆش دەکاتن پاشەوەی کە بە ئاگادێ دەبینی زۆر دوورکەوتیتەوە ئەو کات هەوڵ دەدا یعنی یەکەم هەنگاو بۆی دەست پێ دەکە کە ئەمە هەست بکەین کە بەڕاستی فعلەن پێویستمان بە گۆڕانکاریە ئەوجا ئامانجی دادەنین لە بۆ ئەو گۆڕانکاریە پلانێکی واقعی دادەنین هەموو گۆڕانکاریەک پشت بەوەی دەبستی ئەمە چ نەریتێکمان هەیە نەریتی ڕۆژانەمان چۆنە ئەو نەریتانەیە جاری وا هەیە نەریتە خراپەکانە وای کردیە کە ئەمە ئێستا ژیانێک دەژین کە بەدڵمان نییە بۆ ئەوەی ئەو ژیانەمان چاکەین دەبی یەکەم جار نەریتی ڕۆژانەمان چاکەین بەوەی دەست پێ بکەین ئەوەش وەکو گوتمان ئامانجی دەوێ پلانی دەوێ و زۆر شتی دیکەش هەیە کە پێویست دەکا کە لە ناخی خۆمان هەبی وەکو متمانە بەخۆبوون متمانەمان هەبی کە دەتوانین ئەو گۆڕانکاریە بکەین و هەروەها پۆزیتیڤ بین هیوامان هەبیتن لایەکی دیکە لەگەڵ کەسانی پۆزیتیڤ هەڵسو کەوتکەین دوورکەوینەوە لە کەسانی نێگەتیڤ و ئەوانەی ورەمان دەڕوخێنن و ئەوانەی کە بە بەردەوامی پێمان دەڵێن پێتان ناکرێ و خاڵێکی دیکە ینی بەڕاستی شتەکان گۆڕانکاری ئاسان نییە کاتێکی تەنها بڕیار دەدەین و پلان دادەنین ئەوە مانای ئەوە نییە ئیشەکە بە ئاسانی دەڕوە نەخێر زۆر ئاستانگ و بەرپەست دێتە پێشمان هەندێکیان لە ناخی خۆمان هەیە هەندێک دەوروبەرمان هەیە ئیدی دەبی هەوڵ دەین بە بەردەوامی زاڵ بین لەسەر ئەو ئەستەنگانە کەواتە خاڵی هەرە سەرەکی بۆ گۆڕانکاری چییە لە خودی خۆتە یاخود پێویستمان بەچێ بۆی کە بڕیار دەربین بۆی گۆڕانکاری بکەین وەکو گوتم یەکەم جا دەبی هەست بکەیتەوە پێویستت بە گۆڕانکاریە هەندێک کەس هەیە لەوانەیە هەموو کەسانی دەوروبەر پێی بڵێن ئەو شتە باش نییان ئەو لایەنەیان ئەوەتە لەوانەیە کۆمنت بکەن لەسەر شتێکی
مەسەلەی خیندنە مەسەلەی لایانی ئابوووریە بەڵام هەتا کەسەکە بە خۆی هەست پێنەکە پاڵنەرێکی بەهێزی نەبێت گۆڕانکاری ناکاتن دەتوانین بڵێن پاڵنەر زۆر گرنگە کاتێک کە دەمانەوێت گۆڕانکاری بکەین کەواتەم پاڵنەرا بێ لە ناخی خۆیەوە بێ باشە بۆ نمونە گۆڕانکاری کورتخایەن و درێژخایانیش هەیە لەوانەیە زۆر بەمان لە گۆڕانکاریە درێژخایەنەکانەوەی کە پلانی بۆ دانین ئەم ساڵە بێ ئەو بکەین کەمێک خاوبوونەوەمان هەبێ خودت بەلایە نەچینەوە بەڵام گۆڕانکاریە کە ئانی بێت ئێستا بڵم من ئەم شتە ئەەکەم ئەمانە چۆنە مە چی پێویستە خۆی ئەمە بەگشتی دەتوانین بڵین لە گۆڕانکاریە ئانیەکان و خێرایەکان بۆمان ئاسانترە بەڵام ئەو ئەگەر بمانەوێ شتی گەورە بەدەستپێنین ئەوە تەنانەت بە گۆڕانکاریەکی بەسیت دەست پێ ناکاتن دەبی بەردەوام مەبەستم یانی چێنێک بەسیت خۆی لەوانەیە بەسیت بی بەڵام بە بەردەوامی دەبی بیکەی بۆ نمونە یەکێک بڕیار دەداتن وەرزش بکەوە چێشی خۆی دابەزێنیتن ئەوە پێویست دەکاتن تو ڕۆژانە مەسلەی خواردن هەر ئەوە نییە من ئەوڕۆ بڕیارمدا ئەوڕۆکە خواردنەکەم تەندروست دەبیتن ئەوڕۆ وەرزش دەکەم و تەواو کۆتایی هات ئەوە پرۆسەکی بەردەوامە و ئەوە گەورەترین کێشەیە ینی ئەو کەسانی کە کێشیان دادەبەزێنن دوو دەتوانین بڵێن تەحەدیان هەیە دوو چەلەنجیان هەیە چەلەنجی یەکەم ئەوەیە کە وەزنەکە دابەزێنن چەلەنجی دووەم ئەوەیە کە بتوانن بەردەوام بن لەسەر ئەو کێشەی منە دکتۆر بووە ئەوە چەندێکە وەبزەم ساڵێک کارە لەم ئەچم بۆ وەرزش بەردەوامە بم لەسەر وەرزش ئیتر دایمە خۆی هەمووی بیانووە بەڵام کاتیژ نایڵێ ئەمە نایڵێمانە بیانون بۆی کە ڕێگە بە خۆم نێم بچم کەی دەست پێ بکەی کەی بڕیار دەربی ئێستا ئەچم ئیتر لەم ڕۆ دەست پێ یەکەم هەندێک جار هەیە ئەو گۆڕانکاریانە یەکەم جار دەبی لە بەرنامەی ڕۆژانەماندا بنێ یعنی کە لە بەرنامەی ڕۆژانەشمان دانا بەو شێوازە بیتن کە ئەولەویەی بدەینێ یعنی پرایۆرەتی لە بۆ ئەو شتەی بیتن تەواو ئەوە ژمارەیەکە ئیشی دیکە ئەگە دیتمان زۆرە کلاشێکی کرد تعاڕوزی کرد ئەمن ئەوەم لە بەرنامە هەیە ئەوەی دەبی جێبەجێ بکەم یعنی پێویستی بەوەی هەیە کە گۆڕانکاریەکانی یەکەم جار بە وعی بکەین هەتا دەبتەنەریت وەکو دەڵێن ئەگەر 21 ڕۆژ لەسەر ئەوە کردەوەک بەردەوام بی لەوانەیە ئەوە ئاسانی دەبتەنەریت بووە 3 مانگ بە 3 مانگی بەردەوام بی لەوانەیە زۆر بە زەحمەت بتوانی واز بێنی باشە بڵین ئەگەر بمانێ گۆڕانکاری بکەین لە ژیانمانە خەون و خەیاڵ بە تایبەت خەیاڵکردن تا چەند کاریگەری هەیە لەسەر و گۆڕانکاریانە خەیاڵکردن یان وێناکردن ئیتر وێنایەکەی خەیاڵیەکەی بەردەوام بیری لەیەکەی تۆڵی ئەو شتاکەم لە خەیاڵتە بۆ نمونە خوێنکارێکاڵێ ئەم زانکۆ تەواوکەم دواتر هاوسەرگیریەکەم دواتر ئەماکەم ئەوواکەم ئەمانە کاریگەری هەیە لەسەرەوەی کە بەرەو گۆڕانکاریەکان بڕۆیت خەیاڵکردن دەتوانین بڵێن یەکێکە لە پاڵنەرە بەهێزەکان کە بتوانی بە بەردەوامی لە خەیاڵت بی وێنای بکەیت ئەو کەسانێک کە سەرکەوتوشن ئەگەر تەماشا بکەین بە بەردەوامی ئەو ئامانجەی هەیان بووە یان ئەو خەونەی هەیان بوو بە بەردەوامی لە خەیاڵیان بووە هیچ کاتێک دەستبەرداری نەبووینە ئەو جا کۆسب دێتە پێشی بەرە دەتوانی ینی هەوڵ دەداتن لەبەرەوەی ئامانجەکان بەڕاستی ئامانجە گەورەکان درێژخایەنن ماوەکی زۆری دەوێت بە ماوەکی کورت جێبەجێ نابێت مەسەرە بۆ نمونە خوێندن ئەتوو جاروەیە لە سەرەتاییە لە قۆناغی ئامادەیە لەوانەیە هەدەفی ئەوە بیتن دکتۆرای بینی ئەوە پرۆسەک و ڕێگایەکی دوور و درێژ هاتە دەگاتەوە ئامانجەی ئیتر بە بەردەوامی دەبی ئەو خەیاڵکردن و وێناکردن و پاڵنەرێک بی لە بۆت و پاڵت پێوە بنێ بۆ ئەوەی بەردەوام بی لەسەر کارەکە ڕاستە باشە گۆڕانکاری لە ژیانمان هەموو گۆڕانکاریەکە بێتە هۆیەوەی کە دەرەنجامێکی باشی هەبێت یاخود کامانن کە ئەو گۆڕانکاریانەی بۆ نمونە ڕوون نییە لە داهاتوو چی ڕۆیە بەڵام تۆ هەرەتە گۆڕانکاری بکەیت ئەمە چی بکاتە و کەسە پێویستی بە ڕاوێژێک بێت یاخود چاوەڕێی چارەنووس بکایگەێنێ بکوێ بەخۆی یەکێک لە هۆکاری ئەوەی کە خەڵک لە بەرچی گۆڕانکاری ناکە یەک لەو شتانەیە ترسە لە داهاتوو ترسە لەوەی شکست بێنێتن سەرکەوتو نەبی لە گۆڕانکاریەکانی ئەوە یەک لە شتەکانە شتێکی دیکە خاڵێکی دیکە هەیە نەزانینە ئەو کاتی کە نەزانین بی پێویستی بەوەیە زانیاری کۆ بکاتەوە چۆن ئەو گۆڕانکاریە بکاتن لە ئەوەی
گۆڕانکاریەکەی باش بیتن لۆ ئەوەی بتوانانی ئەو ڕێگایە دەیەوێ بیگەینتێ نەوەک پاش چەند ساڵ هەوڵ دەداتم دوای لە کۆتایی کە دەگاتی دەڵڵا ئەو شتە نەبوو کە من دەمویست کە هەندێک جاریشێ ئێستا یان بە ئاسانی زانیاری دەست دەکەوێت وەکو پێشتر نییە دەتوانی لە ئەو سەرچاوە باوەڕ پێکراوانە زانیاری دەست بکەوێت هەندێک جاریشێ هەندێک گۆڕانکاری لەوانەیە تەنیا ناتوانانی خۆت بڕیار بدەیت پێویستت بەوەی هەیە ڕاوێژی بە کەسی پسپۆر بکەیت پێویستیت بەوەی هەیە کەسێک کە خاوەن ئەزمونە سەرکەوتنێکی لە بوارێکی بەدەستی نایە ئەتوش دەتەوێت هەمان سەرکەوتن بەدەستبێنی ڕاوێژ بۆ جۆرە کەسانە دەکەی زۆر سپاس دکتۆر سێوین علی کە ئەمڕۆ میوانی پرۆگرامی کوردستان بەیانی 24 بووی سپاس بۆەوەی کە میواندارەکەت قبول زۆر سپاس بۆ ئێوەش زۆر سپاس. قوتابخانەی شەهید ئازاد هەورامی بڵاوکراوەیەکی تایبەت بە قوتابخانەکان هەیە کە چەندین بابەتی گرنگی و پڕ لە زانیاری تێدایە. ئەم قوتابخانەیە بڵاوکراوەیە بە چاپەگەێنن و قوتابیانی ئەم قوتابخانەیەش بەهۆی گرنگیدانی زۆریان بە خوێندنەوە وای کردووە کە مامۆستایان بیر لە دروستکردنی وەها بڵاوکراوەیە بکەنەوە. ئەمە هەر کاری خوێندکارەکان و قوتابیەکان بۆ بۆی کە هانی مامۆستاکان بن بڵاوکراوەکان بۆ بڵاو بکەنەوە و گرنگی بە خوێندکارەکانیشیان بن و بڵاوکراوەی یاخود ڕاهێنان و چاپ بکەن و ماگانەش بیخەنە بەردەستی خوێندکارانی هەڵەبجە و خوێنەرانی هەڵەبجە. گرنگیدانی بەردەوامی خوێندکاران بە خوێندنەوە وا دەکات ئەم دەستکەوتە گرنگی لێبەرهەم بێت. قوتابخانەی شەهید ئازاد هەورامیە لە هەڵەبجە بڵاوکراوەیەکی پڕ لە زانیاری بۆ خوێنەران کە زۆرینەی بابەتەکانی لەلایەن خوێندکارانەوە نووسراون بە چاپگەێنرا. لەسای مامۆستاکانەوە ئێمە توانیمانە فێری خوێندن بین و هانی ئێمەداوە بە خوێندنەوە و ئێمەش هانی قوتابیەکانە دەین بۆی کە فێری خوێندنەوە بن چکە خوێندنەوەش گرنگترین شتە لە ژیان و زۆر سپاسی مامۆستاکان و لیژنەی ڕاهێزانەکەین کە بۆ هۆیەوە ئەوان ئێمە فێرکە بۆ هاندان بۆ خوێندنەوەی کتێب چکە کتێب گرنگترین شتە لە ژیاندا چونکە لەبەرەوەی کە داهاتوومان بە کتێبەوە بەستراوە و بناغەی هەموو زانست و زانیاری بە کتێبەوە بەستراوە. گرنگی بە خوێندنەوە ئەین لەبەرەوەی خوێندنەوە داهاتوومان دیاریەکات دوورمانە خاتەوە لە تەکنەلۆژیا و لە ئەلکترۆنیات لەبەرەوەی ئەوانە تا ڕادەیەک زیانمان پێگەێنن. خوێندنەوە سوودێکی زۆر زۆری هەیە بۆ مێشک بۆ توانای قسەکردن و بۆ هەندێک شتی دیکەیش کە ئێمە بڵاوکراوەیەکمان هەیە بە ناوی ڕاهێزان کە ئێستا ژمارە 2 وەرگرتووە کە ئەمە سێم بڵاوکراوەیەتی کە بابەتی زۆر گرنگی تایە و بابەتی زۆر خۆشی توایە کە ئێمە قوتابیان توانین سوودی لەوەرگرین. مامۆستایانی قوتابخانەکە دڵخۆشن بەم دەستکەوتیان و شانازیش بە خوێندکارەکانیانەوە دەکەن کە گرنگی زۆریان بە خوێندنەوە و پێشکەشکردنی کتێب داوە بە قوتابخانەکەیان. هەستمان کرد بۆی کە قوتابیەکانمان زۆر لێ هاتوون و زۆر توانایان هەیە و تەنیا کەسێکیانەوێ هانیان بدات و ڕێنماییان کا بۆیم لێ هاتووی خۆیان دەرخەن. یعنی ئامانجی یەکەمان دەرخستنی لێ هاتووی قوتابیەکانمانەیە لە نووسین و خوێندنەوەیە. بابەتەکانی چین زۆربەی بابەتەکانی قوتابیەکان خۆیانە تەنیا چەند بابەتێکی کەمی کە مامۆستاکان هەستیان بە ضرورەتی ئەم بابەتانە کردووە وەکو ڕێنماییەک بیان بە قوتابیەکان مامۆستاکان لێرە بابەتیان بڵاو کردوێتەوە. ئەگینا زۆری بابەتەکانی بابەتی خودی قوتابیەکانە کە ئیسفادەیان لە کتێبخانەیان بڵین سەرچاوێکی تر کردو بۆ دروستکردنی بابەتەکان و هێنانی. قوتابخانەی شەهید ئازاد هەورامی قوتابخانەیەکی بنەڕەتیە لە پارێزگای هەڵەبجە. خوێندکارانی ئەم قوتابخانەیە گرنگیەکی بەرچاو بە خوێندنەوە و نووسین دەدەن. هەر ئەمە ژوای کردووە بڵاوکراوەیەکی تایبەت بە قوتابخانەکەیان بە چاپ بگەێنن بە ناوی ڕاهێزان کە بڵاوکراوەیەکی ماگانەیە و چەندین بابەتی گرنگ لە خۆ دەگرێت لەلایەن قوتابیان و مامۆستایانی قوتابخانەکەەوە دەنووسرێت. ئەڤیناتا کوردستان 24 هەڵەبجە. جێگەی دەستخۆشی ئەوە من لێرەوە سەرسامم بەو خوێندکارانە کە لەو تەمەنەیە ئەتوانن بەو شێوەیە کە هەر بۆ خۆی لە ڕووی قسەکردنیانەوە لە ڕووی هەوڵدانیانەوە ئەنێرژێکی زۆریان پێبوو. پێشەوەی لەسەر ئەو بابەتە قسەی زیاتر بکەین و پێشەوەی باسی ئەو گۆڤارە بکەین یاخودە و ماگانەی کە دەرەچێت و بڵاوکراوەیە بکەین باسی ئەوتان بۆ کەم کە لێکۆڵەرێکی ئەنتۆنۆلۆژی بە ڕەچەڵک ئیتالیا گروپێکی هوەری بۆ نەتەوەی ئاکاپێک هێناوە کە نەتەوەیەکە لە دارستانە گەرمەکانی ناوەڕاستی ئەفریقاژی نەمنەتەوەیە و لە گۆرانیەکانیاندا باز لە ئازار و نەهامەتیەکانیان
ئەو سەمایانەی کە لێیان کراوە باسی واکەن کە بەرامبەر ئەو نەتەوەیە ئاکرێت و بەردەوامیشە. ئەو لێ کۆڵەرە پێی وایە بە پێکهێنانی ئەو گروپە هوەریە نەریت و نەتەوەی ئاکا لە ناوچوونە پارێزێت و ڕێگەیەکیشە بۆ گزارشکردن لە ئازارەکانیان. بزانین ئەم گروپە چۆن دەتوان لە ڕێگەی گۆرانی و سەماوە ئازارەکانیان بگەێنن. با بێکەوە بینەری بین. ریتمی تەپلی بێهاوتە، سەمای داینامیک. مۆسیقای ئامێر بە بەکارهێنانی هارپ، کەوانێکی مۆسیقایی و فلوتێک هەمووی گەواهی دەدات بۆ دەوڵەمەندی کللتورێکی ڕەسەن کە ئەمڕۆ خۆی لە ژێر هەڕەشەدا دەبینێتەوە. ئاکا گروپێکی ڕەسەنە کە بە زۆری لە باکووری کۆماری کۆنگۆ و کۆماری ئەفریقای ناوەند نیشتەجێ. مۆسیقا لە دڵی کللتورەکەیدایە و لەلایەن گروپەکەوە بۆ ئاهەنگێڕان بەکار هاتووە. هەندێک گۆرانی دڵخۆشکەرن، هەندێکی تر خەمبارن، هەندێک گۆرانی ڕۆحی دارستان و ڕاوکردن و هەندێکی تریشیان سەبارەت بەو ئاستەنگە زۆرەی کە ئەمڕۆ خەڵکی ئاکا ڕوبەڕووی بوونێتەوە. هەندێک لە خەڵکی ئاکا هەز بە کللتوری خۆیان دەکەن و نەریتەکانیان بە تێپەڕبوونی کات دەپارێزن. من لە گروپی ئیندیما گۆرانی دەڵێم سەما دەکەم. لە گۆرانیەکانماندا ئێمە باسی هەموو ئەو شتانە دەگەین کە لە دارستاندا ئەزمونمان هەیە. کاتێک ئێمە دەچینە گەشت لە دەرەوەی وڵات فێری سپی پێستەکان دەگەین کە چۆن گۆرانی بڵێن و وەکو ئێمە سەما بکەن. نەتەوەی ئاکا سەرنجی لێکۆڵەرێکی بواری ئەنتۆلۆجی ڕاکێشاوە کە لە ساڵی 1996ەوە لەبارەیان خوێندوێتیەوە و بڕیاریدا کار بکات و هۆشیاری لەسەر گەلیاکە بەرز بکاتەوە و کللتور و دابوو نەریتیان بپارێزێت. ئەم لێکۆڵەرە لە ساڵی 2003 گروپی مۆسیقای ئیندیما بە واتای دارستان لە زمانی ئاکا دروست کرد. گروپەکە لە سەماکەران و گۆرانی بێژانی ئاکا پێک دێت. ئەندیما پابەندە بە بەرزکردنەوە و پاراستنی کە لە پووری کللتوری خەڵکی ئاکا لە ڕێگەی نمایشە جۆراوجۆرەکان و بۆنە کللتوریەکان. من بە دووبارەکردنەوەکە ئاراستەی ئەو گۆرانیانە دەکەم کە ڕێگا بە ئاکا دەدات بەرگری لە دۆزی خۆیان بکات بۆی دانەکردنی هەندێک ڕاستی کە ئەوان قوربانین لە نێوانیاندا پێش هەموو شتێک حاڵەتی دەستدرێژی سێکسی هەیە. گۆرانیمان هەیە کە تیایدا ئیدانی دەستدرێژەکان دەکەن. گۆرانی هەیە کە باسی جیاکاری دەکات. تۆ دەزانیت لە گوندەکان کە هەونیشتیمانی ئاکا ڕەت دەکرێنەوە سوکایەتیان پێدەکرێت و کەسانێکن کە کاتێک ئاکایەک تێدەپەڕێت یان ڕووگرژ دەکەن یان تف دەکەن تەنیا بۆ ئەوە بڵێن بۆنی ناخۆشیان لێ دێت. ئەمە بۆ ئاکا ئازاربەخشە و لەبەر ڕۆشنایی ئەوە گۆرانیەکانیان بۆ ئیدانەکردنی ئەم ڕەفتارە خراپە داڕشتووە کەواتە گۆرانی لەم شێوەیە لە ناو پەرتووکەکەماندا هەیە. بەڵام بە شێوەیەکی گشتی بۆ ڕاوکردنی گۆرانی دەڵێن بۆ ڕۆحی دارستان، گۆرانی دەڵێن بۆ ئیدانەکردنی هەندێک ستەم. میوزیکی ئاکا بەشێکی لە ژیانی ڕۆژانەی خەڵکی پێکهێناوە. کللتور و زمانی تایبەت بە خۆیان هەیە. سەرڕای گەشەکردنی کاریگەری کللتورە مۆدێرنەکان گروپەکە هەوڵ دەدات ڕێگەی ژیانی خۆی بپارێزێت. ئاکایەکێکە لە دەگروپی جیاکەرەوەی ڕەگەزی و زمانەوانی و دارستانی گەرمەوانی لە ناوەڕاستی ئەفریقا. سەدان ساڵە لە دارستانە گەرمەکان دەژین. تەنانەت هەندێک لە شارەزایان ئەو گروپە بە یەکەم هاوڵاتی کۆماری کۆنگۆ ناوەندی ئەفریقا دەزانن. ئەوەش جۆرێک بوو لە پاراستنی دابوو نەریت و کللتوری کۆمەڵایەتی جا هەر کۆمەلگایەک بوێت کە دابوونەریتەکەی بە شێوەیەکی باش بهێڵێتەوە و پارێزگاری لێ بکات. ئەگەر هاوتای پێشکەوتنەکانی جیهانیش بیگونجێنێت ئەوە ناکرێت ڕەسەنایەتەکەی لەدەست بات. پێشم بابەتە بینیمان کە قوتابیانی هەڵەبجە چۆن خوێنەواریەکن یاخود چۆن ئەخوێنەوە چۆن بە دوای ئەوەن کە هەوڵی زیاتر بۆ خوێندنەوە و زانستی زیاتر بدەن. ئەوە ژوای کردووە کە مامۆستاکانیان زۆر زیاتر هاان بدەن کە لە یاخود کە ئەبینن خوێندکارەکانیان بەو شێوەیە تامەزرۆی خوێندنەوەن هەستاون بە چاپکردنی بڵاوکراوەیە کە ماگانە لەو قوتابخانەیە دەرەچێت
من ئێستا بەڕێوبەری قوتابخانەکەم لەگەڵ دەبێت بە شێکی ڕاستەخۆ لە هەڵەبجەوە ئەویش مامۆستا هەوار مستەفایە. ئەم کاتت باش بەیانیت باش مامۆستا هەوار سڵاو لێبێ سڵاو لە ئێوە و لە سەرجەم خوێندکاران و قوتابیانی قوتابخانەکەشتان. سڵاو هاسەخان ئەم کاتێ ئێوە هەموو بینەرانی خۆشەویست باش سپاس بۆم چاو پێکەوتنە. زۆر سپاس. مامۆستا هەوار سەرەتا ناوی بڵاوکراوەکەتان زۆر سەرنجی ڕێکێشام. پێم خۆشە هەم بە ئێمە و بە بینەرانیش بڵیتەوە واتای چییە ناوەکەی زۆر سەرنج ڕاکێش بوو. سپاس. طبعا ناوی ڕاهێزان واتە دووبارە هێز پێدانەوەی ئەیدی دووبارەوە هێز بیتەوە هێزی پێبیتەوە. زۆر باشە. ماوەی چنێکە ئەم بڵاوکراوەیە ئێوە خەریکن چاپیەکەن و ئایا کراوەیە بۆ هەموو قوتابیەکان هەموو قوتابیەکان بەشدارن لەوەی کە بابەتێکیان هەبێ لەناو ئەو بڵاوکراوەیەدا بڵاویکەنەوە بۆیان؟ طبعا ئەم بڵاوکراوەیە هی ساڵی خوێندنی 2019 بۆ 20 بوو لە دوای ئەوەی کە دوو ژمارەی دەرچوو ئەنجا کۆرۆنا هات کە کۆرۆنا هات وەستا. لە دوای ئەوە ساڵی خوێندنی پاریش ساڵێکی ئاسایی نەبوو لەبەرەوە وەستانمان لە ئەم ساڵا کە الحەمدلله ساڵ ئاساییە و خوێندن بە شێوازێکی باش بەڕێوە چیە دیسانەوە بڕیارمانەوە کە دەستکەینەوە بە بڵاوکردنەوەی بڵاوکراوەکەمان و لە ئێستاە لە ساڵی خوێندنی 2019 بۆ 20 ژمارە 0 و ژمارەیەکی دەرچوو لە پاشان لە ئەم ساڵیش ئێستا ژمارە 2 دەرچوێتەوەنێ. بەردەوام بن ئیشەڵا ڕۆژێک بێت کە ئەزمموی 20 ساڵی و 30 ساڵی ئەم گۆڤارە یاخود ئەم بڵاوکراوەیە باس بکەن. مامۆستا هەوار پێم بڵێ ئەو قوتابیانەی کە بەشداریەکەن زیاتر حەزیان بە چ بابەتێکە بڵاوی بکەنەوە یاخود گرنگینیان بە بابەتێکی دیاریکرا و لە هەموو بوارەکاندا خوێندنەوەیان هەیە ئەتوانن بنووسن و داوا لە ئێواکەن بۆیان بڵاوکەنەوە. هاجە خانگیان طبعا لە قوتابخانەی شەید ئازاد هەورامی گرنگی بە سەرجەم توانا و لێهاتوویەکانی قوتابیەیرێت. ئیتر قوتابی هەیە توانا و لێهاتوویەکەی لە وەرزشایە هەیە لە هوەرە هەیە لە میوزیکە هەیە لە وێنە کێشانە. ئێمە کۆمەڵی قوتابی زۆر باشمان هەیە کە خوێنەرن. قوتابیانی خوێنەریش پێویستیان بۆ ژنگەیەکی باشیان بۆ بڕەخسێتاوەکو ئەوەی کە ئەی خوێندنەوە ئەوەی کە ئیسفادەی لەکەن لە شوێنەکە بۆیان بڵاو بکرێتەوە تاوەکو ئەمە ڕێگایەک بێ بۆ ئەوی زیاتر هاان بدرێن و هانی ئەو قوتابیانەش کە ناخوێندنەوە هانی ئەوانیش بێرێت. طبعا ئێمە لە ئێستاە خوێنەرێکی باشمان هەیە چ لە ناو مامۆستایان و چ لە ناو قوتابیان. ئەوان هەنێک لە قوتابیان کە یان خۆیان کاریگەری بڵێن کللتور و پەروەردەی ماڵی خۆیانی لەسرە کە خوێندنەوە بەشێکی کەشیان ئێمە لێرە ئەو حەز و خواستە بۆ قوتابیەکان دروست ئەەکەین لە ڕێگەی کۆمەڵێ پلانی ورد و کاریگەرەوە کە ئەم پلانانە وردە ئیشی لەسەرەکرێ لە بیدایەتی ساڵ تا کۆتایی ساڵتاوەکو وای لێت ژمارەی خوێنەرەکان ببێ بە چەند قات. لەبەر ئەوە پێمان وا بوو ضرورەتێکی حتمیە کە ئەم بڵاوکراوە بۆ قوتابخانەکەمان هەبێ لە کاتێکا تۆ تواناو لێهاتوویەکی باشی هەبێەوە ئەمەش هاندان بێ بۆ قوتابیەکانی کەش کە بخوێنەوە کاتێکە قوتابیەک کتێبێک ئەخوێنەوە هەستەکان کتێبە کاریگەریکی باشی لەسەری هەبووە یاخود سود و ئەزمونێکی باشی لێوەرگرتووە لەم کاتەیە قوتابیەکە کتێبەکەی کە خوێنوێتەوە کورتی ئەکاتەوە و لە بڵاوکراوەکە بۆی بڵاوەکرێتەوە. طبعاً وەک پرسیارە کرد هەموو قوتابیان مافی ئەوان هەیە کە بابەتی خۆیان لە بڵاوکراوەکە بڵاو بکەنەوە بەڵام طبعاً ئەمە چیە بێت لیژنەیەکی چالاکی ئێمە کتێبخانەمان هەیە لیژنەی چالاکەکە لە کۆمەڵی مامۆستا لە کۆمەڵی مامۆستایی بەتوانە و خوێنەر کە خۆیان دۆستایەتێکی جوانیان لەگەڵ کتێب هەیە پێک هاتووە کۆمەڵی قوتابی کە هەر بە ناوی بڵاوکراوەکەوە کەویش گروپی ڕاهێزانە لەگەڵ مامۆستایان هاوکارن لە پێدان وەرگرتنی قوتابیان دۆستانی کتێبمان هەیە کە ئەم قوتابیانەش یاریمەتی دەری تەواوی قوتابیەکانی کەن بۆ ئەوەی کە ڕوو لە خوێندن و خوێندنەوە بکەن کتێبیان پیاشناکەن. طبعاً کاتێککە مامۆستا خۆی خوێنەر بوو کە بابەتێک گرفتێک شتێک لە ناو پۆلەکە ڕۆیە ئەڵێ من فلانە کتێبم خوێنێتەوە سوودێکی زۆرم لێ وەرگرتووە. طبعاً یەکسەر قوتابەکە ئەمە ئەبێ بەچی ئەبێ بە شتێک لە مێشی کە بێم کتێبە چی بێ باسی چی بکە با منیش بخوێنمەوە. ئێمە وەکوتم پلانی ورد ینی زۆر ورد و کاریگەرمان هەیە بۆ ئەوەی کە خوێندنەوە بە تەواوەتی بکەین بە کللتور. یعنی طبعاً پلانێکی درێژخایەن و استراتیژیمان هەیە و کارمان لەسەر کردووە لە ساڵانی پێشوش ئەو قوتابیانەی کە لە قوتابخانەی شەید ئازاد دەرەچێن سوپاس بخوا توانایەکی زۆر باشیانەیە. من پێم خۆشە هەر قسەیەک لەسەر قوتابخانەی شەید ئازاد بکەم. قوتابخانەی شەید ئازاد هەورامی
یەکێکە لە قوتابخانە سەرکەوتووەکانی کوردستان لە ساڵانی پێشووی خوێندن سەرکەوتنەکەی تەنها لە سنووری بەڕێوەبەرەتی گشتی پەروەردەی هەڵەبجەی شەید بوو بە سوپاس بۆ خوا لە دوای پرۆژەی بنیاتنانی تواناکان لە خوێندنی و بنەڕەتی و ئامادەیی لە ساڵ یەکەمی پرۆژەکە توانی ببێ بە قوتابخانەی یەکەم لەسەر ئاستی هەموو کوردستان و گەشتە ئاستی چوار واتە ستاندەری تێپەڕانوە لەبەر ئەوە قوتابخانەکە ژینگەیەکی زۆر باش لەبار و گونجاوی هەیە سەرجەم ئەندامانی کۆمەڵگەی قوتابخانەکە ئەتوانن تایە گەشە بکەن چی قوتابیان و چی مامۆستایان پەرە بە توانەکانێرێ توانا و لێهاتوویەکانیان زیاتر گەشەکە و توانا شاراوەکانیشان ئێمە هەوڵی دەرخستنی و توانا شاراوانیان و گەشە بە بەهرەکانیان بین. باشە مامۆستا هاوار ئەو بڵاوکراوەیە یاخود هەموو چالاکیەکانی دیکەتان کەی بەنیازن بۆ نمونە لە چوارچێوەی قوتابخانەکەیان نامێنێتەوە ئەو بڵاوکراوەیە بگاتە دەستی خێزانەکان بگاتە دەستی خوێنەرانی دیکەی هەڵەبجە ئێوە شتێکی واتان کردووە ئایا گەیشتووەتە دەستی هەموو خوێنەرێک لە هەڵەبجە یاخود بڵێن بگاتە شوێنەکانی دیکەش؟ دەست خۆش وەڵاهی لە ئێستاە توانای ئێمەش دیاریکراوە تەمان تەنها تواناک لە سنووری قوتابیانی خۆمان مامۆستایانی خۆمان کۆمەڵێک شوێن کە تایبەتە بە پەروەردە لەو بڵێن لە ژمارەکانی پێشوو گەیاندمانە دەستی هەموو قوتابخانەکان ینی ژمارەیەک بۆ هەر قوتابخانەیەک و ژمارەیەکمان نرد لە ئێستا تواناکەی ئێمە ئەوەیە تاوانە گەر ئیمکانێت باش بێ و سپۆنسەر هەبێ و بتوانین پشگیری بکرێن پێمان خۆشە کە لە سنووری هەڵەبجەیان نامێنێتەوە ئینشاءڵڵا فراوانتری بکەین. باشە بڵاوکراوەکەتان تا چەند هانی قوتابیانی دیکەیدا بۆ نمونە کە ژمارە سفر و یەکیان بینی ئەوانی دیکەش حەسکەن بابەتەکانیان لێ بڵاو بکرێتەوە و دواتر ئایا ئێوە لە ڕێگەی لیژنەکەتانەوە هیچ خولێکی ڕاهێنان بێ یاخود ڕێنمایی پێدان بێ بۆی کە بتوانن بە چەند هەنگاوێک یاخود قۆناغەکانی نووسین و بڵاوکردنەوە لەسەر ئەو ستانداردەی کە هەیە فێریان بکەن تا ئەوانیش بەشدار بن و لەو بۆ نمونە لەو حەز و ئارەزویان بێ بەش نەبن؟ طبعاً ئێمە لە ڕێگەی کۆڕ و سیمیناری تایبەتەوە بۆ لە کەسانی شارە زامان هێناوەتە قوتابخانەکە هەتاوەکو ڕوونکردنەوە باد لەسەر نووسین و بتوانن ئەوانەی کە دەستی نووسینیان هەیە زیاتر پەرە بەتوانەکانیان بن طبعاً ئیشمان لەسەرەوە کردووە و ئەلحەمدوللا نەتیجەشی باش بووە جگەلەوەی کە ئێمە لە قوتابخانەکەیە کە گرنگی بە خوێندنەوە ئەیرێت نووسینەکەش کە لە نووسینی قوتابیانەکە لە بڵاوکراوەکەیە هی خۆی ئەبینێ ئەمە هاندانێکی زۆر خۆشە زۆر باشیشە خۆت ئەزانی بۆ کەسانێک لەم تەمەنە لە ئێستاە تۆ دەستی ینی بێوێت نووسینەکەی خۆی ببینێتەوە ئەمە کارگەرێکی ئەرێنی زۆر گەورەی لەسەر خۆی هەیە و هاندانیشە بۆ قوتابەکانی کە پیان خۆشە ئەوانیش نووسینەکانیان بڵاو بکرێتەوە طبعاً هاندانێکی زۆر باشە بڵاوکردنەوەی نووسینەکانیان. ڕاستە مامۆستا هاوار ئەو قوتابیانەی کە بابەتەکانیان بۆ بڵاوەکرێتەوە لە ناو ڕۆژنامەیەک یاخود بڵێن ئینشەڵا ببێتە ڕۆژنامەش ئەو بڵاوکراوە کاغەزیە ئایا هەوڵتان نەداوە لە ڕێگەی تەکنەلۆژیاشەوە بۆ نمونە وەبسایتێک بێ یاخود لاپەڕەیەک بێ کە لەوێشەوە بڵاوی بکەنەوە یاخود هێشتا هەتانەوەی پارێزگاری لە ڕۆژنامە و بڵاوکراوەی کاغەزی بکرێت؟ نا ئێمە پێیجی قوتابخانەکەشمان هەیە ئەمانەوە لە ڕێگەی پێیجی قوتابخانەکەشەوە سەرجەم بابەتەکانی بڵاو بکرێتەوە بۆی ئەوانەی کە نەیانتوانیوە بڵاوکراوەکەیان وەک تۆ ئەڵێ بە کاغەز پێ بگات ئەو کاتە بتوانن لە ڕێگەی پێیجی قوتابخانەکەەوە بڵاوکراوەکەیان هەبێت و بیخوێننەوە. زۆر باشە مامۆستا هاوارە گردووە پرسیارت لێ بکەمەویش حەزەکەم بزانم بچووکترین و سەران تەمەنی چەنە؟ تەمەنی 12 ساڵە. 12 ساڵە بە هیوای تەمەندرێژی و بەردەوامی ئەمە خۆی قۆناغی حەوت بۆ نۆیە بڵێ زۆر سپاس. زۆر سپاس بۆ ئێوەش سپاس مامۆستا هاوار مستەفا بەڕێوەبەری قوتابخانەی شەهید ئازاد هەورامی. زۆر سپاس. دەستان خۆش بێ سپاس بۆ ئێوە. بە کۆتایی هاتنم یاخود بە کۆتایی هاتنی گفتوگۆکەم لەگەڵ مامۆستا هاوار مستەفا کە باسی ئەو خوێندکارانەمانە کرد کە لەم تەمەنە منداڵیەوە هەوڵیان داوە بابەتی سەرنجڕاکێش و خوێندنەوەیان زیاتر بێت تا بتوانن لە بڵاوکراوەکەیاندا بڵاوی بکەنەوە و گرنگی زیاتر بە خوێندنەوە بدەن. کۆتایی هێنم بابڕگە و بابەتەکانی ئەمڕۆی پرۆگرامی بەیانی 24 هەمیشە لە خۆشیدا بمێنن لە بیری مەکەن زەردەخەنەکانتان بە تەواوی ڕۆژەکەتان پڕ بکات ماڵاوە.